ئەمڕۆ گەلی کوردستان لە بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیەوە ئەرک و ڕۆڵی ئەم بەڕێوەبەرایەتیە دەخاتە ڕوو و کۆنتترۆلکردنی کارەبا و دابەشکردنی بە شێوەیەکی عادیلانە بەسەر گەڕەکەکانی شاری سلێمانی و ماندووبوونی کارمەندان و لێپساوانی ئەم بەڕێوەبەرایەتیە کە ئەرکەکان جێبەجێ دەکەن و ئەرکەکان ڕای دەکەن دەخاتە ڕوو. ئەوەی کە هەیە لە ئێستاە کارەبای سلێمانی چەند ئەرکێک ڕایی دەکا دەستی کردو بە سیانەی یاخود چاکردنەوەی هەموو ئەو کێشە کارەبایانەی کە لە سنووری سلێمانیدایەواتە ئەگەر گڵۆپی سەر شەقامێک سوتابێ ئەوان لە ئێستادا تیمەکانیان لەسەر شەقامەکان سەرقاڵی چاکردنین وە لە هەر گرفتێکە بێ ئەمان سەرقاڵی چارەسەرکردین وە لە کۆنتترۆلەکاندا بەردەوام فەرمانبەر کۆنتترۆلی کارەبای چاودێریکردنی کۆنتترۆلی کارەبا دەکات. لای هەمووان ڕوونە ئەو بڕە کارەبایی کە دەدرێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کۆنتترۆلی مرکزی هەرێمی کوردستانەوە دەدرێ بە شارەکانواتە کارمەندان و فەرمانبەران لێرە ئەرچیان تەنها جێبەجێکردنی ئەو بڕیارانەیە کە لە وەزارەتی کارەبا و لە کۆنتترۆلی سەرەکی کارەبا کە لە هەرێمی کوردستانەوە پێیان دەدرێت ئەمان جێبەجێ دەکەن واتە ئەمان ئەو بڕە کۆنتترۆل دەکەن و ئەو بڕە دابش دەکەن بە گەڕەکەکاندا بە شێوەیەکی تەوازن و لە هەمان کاتدا کارمەندانی ئێرە سەربانی مەترسی وڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دایانبینین ئەگەر لە گەڕەکێکا گرفتێکە بێ بەدەن خەڵکەوە دەچن ئەگەر کێشەیەکی کارەبا هەبێ ئەمان ئەرکەکانیان زیاتر کردو بۆ ئەوی کە خەڵک ئێستا هاوڵاتیان زیاتر لە ماڵەوەن و پێویستیان بە کارەبایە ئەمان پرۆژەیەکیان لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتشۆ ئەمان لێرە کارەکانیان باشتر ڕێخستۆتەوە و تیمەکانیان زیاتر کردو بۆ ئەوەی لە هەر گەڕێکێک لە هەر کۆڵانێکا گرفتێکە بێ بتوانن بەپێی ئەو پێویستیانەی لە بەردەستیانە خێرا گرفتەکە چارەسەرکەن و وە کێشە زاڵ ببن بەسەر کێشەکان تا وەکوتم ئەم کارمەندانەی کە لێرە دایانبینین لە ئەرکدان یاخود بەردەوام چاودێری کۆنتترۆلی کارەبا دەکەن ئەرکیان خزمەتکردنەوە ئەرکیان خزمەتکردنی ئێمەیە. قسەکە ئەوەیە دەیڵێمەوە کە لە کۆنتترۆلی هەرێمی کوردستانەوە هەر بڕە کارەبایە کە دەدرێتە شارەکان ئەمان تەنها ئەرکیان جێبەجێکردنی فرمانەکانەوە ئەرکیان دابشکردنی ئەو بڕەیەکە پێیان دەکات. من بۆ قسە و باسکردنی زیاتر لەسەر ڕۆڵی دایرەی کارەبا یاخود فەرمانگەی کارەبا کاکشێخیوا بەڕێوەبەری دابشکردنی کارەبای سلێمانیمان لەگەڵە بە سوپاسەوە کاگیوە لای مایکی پشتە لای ماچی گەلی کوردستان ماندوو نەبن ئەمڕۆ گەلی کوردستان بەڕێوەبەرایەتی کارەبا بەسەرەکاتەوە لە ئێستادا چ ئەرکێکتان لەسەر شانە و چ ڕۆڵێک دەبینن لە خزمەتکردنی هاوڵاتیان. زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەڕاستی بەسەرکردنەوەکەتان لە جێی خۆیان بوو. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی دابشکردنی کارەبای سلێمانی هەم وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیش ئێمە وەکو کاتە ئاساییەکان ئێمە لە ئەرچی خۆماندان بە تایبەتی بەشەکانی کۆنتترۆل و وێزگەکان و سیانەکانمان 24 سەعات لە کاردان بۆ ئەوەی کە لە خزمەتی هاوڵاتیان نابین. ئێستا بە بۆنێ ئەم ڤایرۆسی کۆرۆناوە زۆربەی خەڵک لە ماڵەکانیان دانیشتوون ئێمە ئەرکەکەمان زۆرتر بووە لەبەرەوەی کە پێشتر بە بڵێن زۆر جار خەڵک هاوچووی شوێنەکانمانێکە بە تایبەتی سیانەکان ئێستا هەموویمان حەسر کردەوە لە ڕێی تەلەفۆنات و هەتا تەلەفۆناتی هەموو لێپرسراوی بەشەکان و لێپرسە سیانەکان و ئێمەش هەمووی لای خەڵک هەیە بۆ ئەوەی خەڵک ئەرێک نەچێشێت لە مختای بێت و تووشی مەترسی بن چکە بەڕاستی لەگەڵ ئەوانەشا کە ئێمە تیمەکانمان بڵێن خەریکی کار و فەرمانەخوانن تەکیدی ئەوەشمان لێ کردوون کە ئەبێ لە وەختی کۆبوونەوەی خۆشیاندا هەموو مەوادی سلامەی سەحیمان بۆ کڕیون لەبەرەوەی کە ئەوانیش تێکەڵە بن لەگەڵ خەڵکا و تێکەڵە بن لەگەڵ خێزانەکانیانە ئێمە وەکو لێپرسراوەتی سەحی ئەوانیش کارمان کردووە. من حەزەکەم ئامارێکی پێبم ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیە 2500 ئەندازیار و تەکنیکی و کرێکارمان لە کاردایە بە شێوەی شەفتات. بەڵێ ئەو کاتە کاگیوە لە فەرمانگەکان
ئەرکەکانتان ڕاگرتووە ئەگەر کەسێک ئیشێکی بەڵام دواتر بە شێوەیەکی تر خزمەتی خەڵک و هاوڵاتیان دەکەن. بەڵێ ئێستا ئیشی ئاسایی خەڵک وەکو هەموو سێکتەرەکانی کە ڕاجیرەوە بەڵام ئێستا ئێمە تەرکیزمان تەنها لەسەر هاوڵاتیە حتا ئەو شوێنە تایبەتەکانیش کە خۆیان بڵێن مەحەویلات توشتی خۆیان هەیە ئێمە ئێستا خۆمان بۆیان حەلەکەین لەبەرەوەی نێنە دەرەوە و تووشی بەریەکەوتن نەمن لەگەڵ خەڵکە. باشە منێکی هاوڵاتی کە لە ماڵەوە کێشێکی کارەبان بۆ دروستە بێت لە کۆڵانەکەیە گرفتێکمە بێت دەمەوێت بەو میکانیزمەی کە پەیوەندی بە بەڕێوەبەراتی کارەبا و بالقەکانتانەوەکە ڕێنمایی چۆن خەڵکەکەن ئەگەر کەسێک کێشێکی کارەبای بۆ دروست بوو خوانە خواستە لە گەڕەکەکەی لە ماڵەکەی لە کۆڵانەکەی چۆن پەیوەندی بە تیمەکانی کارەباوە بکات و دەست بەجێ ئێوە فریان کەون و بۆیان چارەسەرکەن. ئێمە ژمارەی سییانەکانمان هەمووی لە بەردەستە و لای خەڵکە لە دوایشە ئەیدین بە بەڕێزت بۆی بڵاوکەیتەوە لای خەڵکیش هەیە ژمارەی لێپرسای سییانەکانیش هەیە ژمارەی من و بەڕێز بەڕێوەری گشتیش لای خەڵک هەیە لە ڕێگەی هەموو ئەوانەوە خەڵک ساڵمان پێوە کات و بەهانایەوە چین حتا شەوان درەنگیش لەبەرەوەی کە بەڕاستی وەزئی خەڵک تحملی ئەوە ناکا کە کێشەکەی بوەستێ بۆ ڕۆژێککە بڵێ کە لەبەرەوەی کارەبا بەڕاستی وەکو ئێستا بۆ بە پێویستێکی حیاتی بە تایبەتی خەڵک هەمووی لە ماڵەوەیە. بەڵێ پرسیارێکم زۆر جارلانەیە کەسێک لە ماڵەوە بێ و ئێمەمانانیش گلەی لە بۆ نمونە تۆی کاگیۆیە کارمەندێ بکەین کە بۆ کارەبانیان بە خەڵک ئایا ئەو کارەبایە کە بڕەکەی یاخود کاتەکەی کە ئەدرێ بە خەڵک لە دەست ئێوەیە یاخود لە کۆنتترۆڵە ئەو بڕە بۆ ئێوە دیارەکە ئێوە تەنا ئەرکەکان جێبەجێ. بەڵێ ئەو بڕە کارەبایی کە تەولی دەکرێت بڵێن لە هەموو وێزگەکانی بەرهەمێنانە ئەوە ئەچێتە کۆنتترۆلی گشتی لە هەولێر لێ بە پێی نیزبە شارەکان دابەشەکری ئێمە لێرە دابشکردن و سیانەی ئەو کارەبایە لەسەر ئێمەیە. بەڵێ کەواتە قسەی کاگیوە بۆ هاوڵاتیان چییە بۆ ئەوی کە تیمەکانتان کە دەچن ئەرکەکانیان ڕاپەڕێنن و کێشەکانیان چارەسەرکەن بۆی بەریەکەوتنێک دروست دەبێت ژیانی هیچ کەسێک دەکەوێتە مەترسیەوە. ئێمە بۆ خەڵکی خۆشەویستی خۆمان ئەڵێن ئێمە لە خزمەتتان داین شەو ڕۆژ لە خزمەتتان داین کارمەندەکانمان لە خزمەتاندان تەلەفۆنەکانمان هەمووی کراوەیە تەلەفۆنی من و تەلەفۆنی بەڕێز بەڕێوەبەری گشتی و تەلەفۆنی هەموو مەسئولی سیانە و بەشەکان لە خزمەتاندایە تەنها ئەوەیە هاتوشۆی سیانەکان مەکەن ئەوەی تری بۆ ئێمە دانن ئێمە لە خزمەتانداین. کەواتە ئێوە ئەو خزمەت گوزاریەتان کارا کردووە کە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە هەر کەسێک ئەگەر منێکی هاوڵاتی کێشەیەکم هەبوو پەیوەندی بە ژمارەکان و سیانەکانەوە ئاکات ئەمان ئەوەرکە دەکێشن بە دەنگیانەوە دەچن و چارەسەری گرفتەکانەکەن. زۆر باشە ئێمە دواتر وەکو گەلی کوردستان تەواوی ژمارە تەلەفۆنەکان کە پێشتریش لای خەڵکە بۆ ئێمە بە ورتر بڵاوی دەکەینەوە بۆی ئەگەر کەسێک گرفتێکی بوو بە چاوان ئێمە وەکو گەلی کوردستان ئەو ئەرکە ئەگرینەستەوە. منەوێ ئەم فرسەتە بقۆزم زۆر سپاسی یەکە بە یەکەی ئەندازیاران و کارمەندان و کرێکارانی سێکتەرەکانی کارەبا بکەم کە بەڕاستی هەموو سەعاتەکان لە خزمەتی خەڵکان من بەڕاستی دەستی ماندووبوونیانە گوشم و زۆر بە تاکی دییان لێ یەکەمەوە کە لە کاتی چوونە دەرەوەیانە ڕێنمایەکانی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی زۆر بە تەواوی جێبەجێ بکەن لەبەرەوەی بەڕاستی دەستی ئەوان دەستی خەڵکە. ماندوو نەبن زۆر سپاسیش بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەڕاستی بەسەرکردنەوەکەتان لە شوێنی خۆیان بوو لەبەرەوەی ئێمەش کارمەندانمان هەروەکو سێکتەرەکانی تەندروستی و هەموو خزمەت گوزاریەکانی کە ناوخۆ لە خزمەتی هاوڵاتیان هەن ئیشەڵا ئەم ئەزمەیەشتیا پەڕێن ئیشەڵا وڵاتەکەمان بە سەلامەتی و بەترین زیانەوە تێپەڕێن. بەڵێ کاشیخوا ماندوو نەبیت و ئێمە ماندوو نەبوونیشتان لێ دەکەین دەستان خۆش بێ و ڕۆڵتان دیارە. سوپاس بۆ جەنابەت ماندوو نەبن و هیوادارین بتوانین پێکەوە هەمومان هەرێکی و لە بوارەکەی خۆتە ئەو خزمەتەی کە یاخود ئەو ئەرکەی لەسەر شانمانەوە خۆی جێبەجێکەی. سوپاس بۆ تۆ. دیارە لایەنێکی دیکەی بەڕێوەبەراتی کارەبا بەشی کۆنتترۆڵە کە ئەم بەشە کۆنتترۆڵی ئەو بڕە کارەبایە دەکات کە دەگاتە شارەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە پەیوەندی بە سنووری پارێزگای سلێمانی وەکوتم ئەو بڕەکە لە کۆنتترۆڵی مرکزی هەرێمی کوردستانەوە دەدرێت بە شارەکان و ئەمان تەنها ئەرچیان ڕێخستن و بە چاودێریکردنی ئەو بڕە کارەبایە دەگاتە پارێزگاکە و پێدانێتی بە هاوڵاتیان
من کاغالبم لەگەڵەکە بەڕێوبەری کۆنتترۆل و گەیاندنی کارەبای سلێمانەیە کاغالب فەرموو جەنابشتان ماندوو نەبن و بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان ئەگەر لە مایکی گەلی کوردستان نزیک بکەیتەوە کەمێک بۆی دەنگەکەت بە باشتر بگاتە لای ئێمە پێمان بڵێ ئێستا ئەو بڕە کارەبایی کە ئێوە دابەشی دەکەن پێشتر ئەوی کە ئێمە باسمان کرد کە لە کۆنتترۆلەوە بۆتان دیاری دەکرێت ڕوونکردنەوەمان بیتێککە ئەو کارەبایی دەدرێت بە سنووری سلێمانی و پارێزگای سلێمانی چۆن کۆنتترۆلەکرێ و چۆن بڕیاردان پێ دەدرێت کە ئەم کارەبایە چەند سەعات بدەن بە خەڵک. دەستان خۆش بێ بە خێراتتانەکەم سواز بووم بە سەرکردنەوەیە بەڕاستی ئەو ئیشەی ئێمە لەوە چێ لە لای هاوڵاتیان زۆر دیار نەبێت زۆری هاوڵاتیان نەزانێت شێوازی گەشتنی کارەباکە پێدانی سەعاتەکانی کارەبا بە شێوازێکەکرێت. ئێمە لە کۆنتترۆلی ناوەندی هەرێمەوە ئەو مێگاواڵی کە بەرهەمە هێنرێت لەسەر جەمویزگەکانی ناو هەرێم بڕێکی دیاریکراوە بەرهەمە هێنرێ و ئەدرێت بە پارێزگاکان. ئێمە وەکو پارێزگای سلێمانی لەو بڕا 128.8 بەشە کارەبای سلێمانیە. ئەو لە 128.8 بە پێی سەعاتەکان جیاوازە. ئەو بڕۆ مێگاواتە لەلایەن کۆنتترۆلی ناوەندیەوە ئاراستی سلێمانیەکرێت کە تۆ بۆت هەیە تا ئەوەندە مێگاوات کارەبا ڕابکێشی. ئێمەش وەک معلومی جەنابتانە لە ناو شاری سلێمانی و لە ناو چواردەوری شاری سلێمانیش بە نزیکەی 7 ویزگەی کارەبامانەیە کە ویزگەکانی گۆڕەرن ئەوانە ویزگەکانی تەحویلن بۆ سەرفی دەرەکان و پێدانی کارەبایە بە ماڵان. لە نزیکەی بە هەموو فیدەرە 11 کەیڤەکان و 33 کەیڤەکان بە نزیکەی 600 فیدەر لە سنووری بەڕێوەبەراتی کۆنتترۆڵی سلێمانی ئێمە بەرنامەی بۆ داهێنین بە بەرنمەیەک کردومانن بە گروپ ئەم گروپانە بە پێی ئەو بڕە مێگاواتەی کە سەعاتەکان بەدەستی ئێماگا بەرنمەیەکی وامانداناوە بۆ هاوڵاتیان کە لە 24 سەعاتەکە بە چەند جارێکم کارەبایان پێ بدرێت کە لە ڕۆژەکانە دیارە هیچ ڕۆژێک وەکو یەک دەرناچێت ڕۆژی وا هەیە ئەگەر خواست کەم بێ لەسەر کارەبا کاژمێرەکانی کارەبا زیاتر ئەگا بە هاوڵاتیان خواست زۆر بێت کاژمێرەکان کەم. بەڵێ کاغالب کەواتە ئێستا ئەم وتێت سەرنجی ڕاکێشام کەواتە ئەگەر ئێستا هاوڵاتیەک لە بەرەوەی پێویستی بەوەیە کە کارەبای زیاتر پێ بدرێت لە ڕووی سەعاتەوە ئەگەر منێکی هاوڵاتی کەم کارەبا سەرف کەم دەست بە کارەباوە بگرم ینی بڕی سەعاتەکە زیاترێ بێ بۆ خەڵک بەدڵنیاییەوە ئێمە هەر چەند جارێکیش وەکو تێست و تەجروبەی و حاڵەتانەمان کردووە کە لەگەڵ زیادبوونی خواست و لۆدێکی زیاتر لە سەر فیدەرەکان جگەلەوەی کە کێشە دروست دەبێت لە گەڕەکەکانە بۆ مەحەویلەی ماڵەکان کێشە دروستە بێ بۆ فیدەرەکە کێشە دروستە بێ لە ناو ویزگەکانی هاوشێوەی ئەم ویزگەی لێ وەستاوین ئەوە کاری فەنی و خەلەلی فەنی زۆر دروستەکە لە سێکتەرەکە لە نەتیجە سەعاتەکانی پێدانی کارەباش کەمەکاتەوە. کەواتە هەر کەسێکمان کە پێویستمان بە ئامێرێکی کارەبایی نەبێ بیکوژێنینەوە بۆی سەعاتێک زیاتر کارەبان پێ بدرێ. هەموو دەستپێوەگرتنێک بە کارەبا وەکو کەم بەکارهێنانی لە نەتیجە بە سوودی هاوڵاتی و مشتریکەکانی کارەبا ئەگەڕێتەوە. هاوڵاتیان چەند دەست خەرجی کارەبا کەم بکەنەوە سەرفیاتی کارەبا ئەوەی کە ضرور نییە بۆ نمونە لە جێگەیەکایە پێویستی بەوەیە بە 2 گڵۆب 3 گڵۆب ڕۆژ نەبێتەوە بۆچی 6 گڵۆبالکە 8 گڵۆبالکایان ئامێرێکی گەرمکەرەوەی پێویستە بۆ بیکا بەدوان. ئەمانە هەمووی لە نەتیجا بە سوودی هاوڵاتی خۆی ئەگەڕێتەوە. ئێستا چەند سەعات کارەبا دەدرێت بە سنووری سلێمانیانی ئەوەی کە هەیە؟ بەڵێ لە دوێنێ و ئەمڕۆ باز بکەین لە نزیکەی 12 ساعت کارەبا ئەدرێت کارەبای 24 ساعت تا بەس کارەبای نیشتیمانی 24 ساعتە 12 ساعت کارەبامانەوە بەش بە پێی ئەوەی کە جەوەکە هێشتا ساردە خواست هەر زۆرە لەسەر کارەبا بەدڵنیایە گەرە و خواستەکەم بێتەوە ئێمە لە دەڕۆژی پێشیستا توانیمان تا 7 ساعاتیش بڕۆین لەبەرەوەی خواست کەم بوو لەسەری ئێستا دیسان جەوەکە ساردی کردووە خواست زیادی کردو بۆیە دابەزیوەتە بۆ 12 ساعت. ماندوو نەبن ئێوەش کە کارمەندەکانتان 24 ساعت لە ئەرکایە چی بۆ کارمەندانە دەڵێ چی بۆ ئەندازیارانە دەڵێ کە وەکو کاگیواوتی 24 ساعت لە ئەرکان و خزمەتی خەڵک دەکەن و بێگوێدانە مەترسی ژیانیان ئەرکەکان ڕادەپەڕێنن ئەگەر بەکوتی زۆر سپاسیانەکەین دەسیمانویانە گوشین بەڕاستی لەگەڵ ئەوەی کە ئەم نەخۆشیە تۆزە جەوێکی ناخۆشی نەفسی بۆ هەموو کەسێک دروست کردو ئەوان لەگەڵ ئەوە بارودۆخەشە زۆر بە گیانێکی لێبوردەیی هێن بۆ بەڕێوەبەراتی کۆنتترۆل دەوامی خۆیانەکەن هەر وەکو ڕۆژانی نۆرمەڵ کە چۆن بووە ئیشی خۆیانیان پەک نەخستووە نانهێشتووە هاوڵاتی
کەم و کوڕی هەبێ لە لایەنی کارەباوە ئەوەندەی کە بەدەستی ئەماگاوەکو بڕە مێگاواتەکە هەروەکو جاری جاران وەکو ڕۆژانی پێشی نەخۆشی کۆرۆنا ئەرکی خۆیان بەجێگەیانوە زۆر سپاسیانەکەین زۆر مەمنونیانین جێی دەستخۆشی ئیشەکەیان سوپاس بێ و ماندوو نەبن بەڵێ ئەوەی کە بینیمان تیشک خستنە سەر ڕۆڵ و ئەرکی بەڕێوەبەرایەتی کارەبا بوو لە سنووری سلێمانی کە لە ئێستادا چ ڕۆڵێکە بینن وە ئیش و کارەکانیان چۆن ڕێخستۆتەوە و چۆن خزمەتی خەڵک دەکەن دوا قسەوەیە کە بۆی وای هەمومان پابەت بین وها هەمووان پابەندی ڕێنمایەکانی لایەنی تەندروستی و یەکە ئیدارەکان بین بۆ ئەوی ژیانمان پارێزراو بێ دەستی کارمەندان و ئەندازیارانی دڵسۆزی ئەم بەڕێوەبەرایەتیەش خۆش کە دڵسۆزانە ئەرکەکانیان ڕایی دەکەن و ئەوەی لەسەر شانانە جێبەجێ دەکەن بۆیە ئەمانیش ماندوو نەبن با پێکەوە هەمومان پابەند بین لە پێناو سەلامەتی هەموو لایەک لە پێناو پاراستنی ژیانی هەموو لایەک تا بتوانین کەمێکیش ئەوەی کە پێویست نەبوو ئامێرە کارەبایەکان بکوژێنینەوە بۆ ئەوەی سعاتی کارەبا زیاتر بگاتە ئێمەی هاوڵاتی وەکوتم کارمەندان و ئەندازیارانیش لێرە ئەو ئەرکانە جێبەجێ دەکەن کە لە کۆنتترۆلی جۆری لە یاخود کۆنتترۆلی ناوەندی کارەبا لە هەولێرەوە پێیان دەکە ئەمان تەنان ڕێخستن و چاکردنی ئەرکەکان ڕای دەکەن. باشە جان دەستەکان خۆش بێ زۆر سپاس باشە براکەم دەست خۆش بێ